ئێمە وەک نوێنەری مامۆستایان و فەرمانبەران ئەمڕۆ لێرە دژی بڕیارێکی ستەمکارانەی نایاسایی نائاسایی کە سەبارەت بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان دەرچووە لە 26 دەی 2022 لێرەین بۆ ڕەتکردنەوەی ئەو بڕیارە نائاسایی و نایاساییە کە مافی تاک بە تاکی ئێمە و سەرجەم فەرمانبەران و مامۆسایانە یاسا کارپێکراوەکان لە هەموو جیهانا و لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەو مافەی بەخشیوە بە سەرجەم فەرمانبەران. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان جیاکاریەکی ڕوونی دروست کردووە لەم پێناواوە زیاتر لە نیوەی موچەخۆران ئەم بڕیارە نایەنگرێتەوە لەبەرەوەی بەرژەوەندیان لەگەڵ و موچەخۆرانە خۆیان هەیە وە کەمتر لە نیوەی موچەخۆران ئەم بڕیارە شمولیانەکە بەداخەوە کەستەمێکی ئاشکرایە لێمانەکرێ. بۆیە ئێمە بە هەموو جۆرە ڕەتێکەینەوە و هەموو ڕێکارێکی مەدەنی لە بەرامبەر ئەم بڕیارە نائاساییە گرینە بەر کە ژمارەمان 425,000 فەرمانبەرە. بەداخەوە تەنها ئێمە ئەم مافەمان لە 2016ەوە لێزەوت کراوە، بەڵام لە 26 دەی 2022 بە بڕیارێکی ناعەدالەتانە بۆ هەمیشە مافی پلەبەرزکردنەوە سەنراوەتەوە لە سەرجەم فەرمانبەران و فەرمانبەران وەک گرێبەستیان لێ دێت. جیاوازی نێوان میلاک و فەرمانبەری گرێبەست بریتیە لە بەرزەموچە نەما هەموو فەرمانبەری ئۆتۆماتیکیە بێ بە گرێبەست. ئەمەش پێچەوانەی یاسایەوە پێچەوانەی مافەکانی ئێمەیە. بۆیە ئێمە بە هەموو جۆرێن بڕیارە ڕەتەکەینەوە و هەموو ڕێکارێکی شەگرینە بەر و لە ڕۆژی شەممەی داهاتوو لەسەر جەمشار و شارۆچەکان خۆپشاندانی بەرفراوانی مامۆستایان و فەرمانبەرانە بینن بۆ ڕەتکردنەوەی ئەم بڕیارە نائەدالەت و ستەمکارانەیە. بۆیە هەموو لە ئاگادارەکەین بە مامۆستایان و فەرمانبەران بە گوڕ و تینێک و جۆش و خرۆشەوە لەو ڕۆژا بەشدار بن و بە کۆی دەنگ ئێمان بڕیارە ڕەتکەینەوە بە پێی ئەو هەماهەنگی کردومانە لەگەڵ ناوەندەکانی خوێندن و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتانەی ئەم بڕیارە نائەدالەتە شمولیەکە بە کۆی دەنگ هەمویان ئامادەی هەموو ناڕەزایەتیەکن. بۆیە ڕۆژانی داهاتوو ناڕەزایەتی بەرفراوان بەخۆیەوە بینێ و ئومێد دەکەین هەموو لا بە گەرم و گوڕی زیاتر بەردەوام بین تا بە ئامانجەکە گەین ئەویش هەڵوەشانەوەی ئەم بڕیارە نائاسایی و نایەساییەیە. سپاس بۆ هەموو لایەک.